ینی دوژمن بە چاوێکی ینی گەورە سەیرمانە سێکی باوە ئەکارەی بۆ منە دوژمنێ باب و کالە هیچ کات نابێتە دۆستێلاوە ئەوە وتێکی زۆر زۆر گەورەیە کە ئەم هەمیشە دەبی ئەو وتێمان لە پێش چاوی خۆمان بی هیچ کات نابێت سیخە بە دوژمن بکەین بەداخەوە بۆ جوتیارانی کەرکووک و ناوچەدا برنراوەکان کە دوێنێ لەلایەن سوپای داگیرکەری عێراق هێرشێکی نامرۆڤان کرایە سەر بەڕاستی ئەمە دەرخەری ئەوەیە کە هەمیشە بێ چامان کراوە بیت کە هیچ کات داگیرکەر نابێتە دۆست هەمیشە لە دوو هەلێک ئەگەڕێ کە هەلێک بقۆزێتەوە لە بچووکترین کات لە کورد بدات ئەمەش ڕاستی دەرخەری ئەوەدە دەخات کە کورد هەمیشە لەو ناوچانە زۆر یەکگر نەبووینە چکە ئەگەر یەکگر بن حتمما داگیرکە نەتوانێت بەو ئاسانیە هێرش بکاتە سەر ڕۆڵەیەکی کوردیان سەر جوتارێکی کورد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە مەکەی مکەڕەمە هیجرەتی کرد بەرەو مەدینە ڕووی کردەوە مەکاس فەرمووی واللهی ئەو تو خاکێکی زۆر لای من خۆشەویستی دەریش نەئەچم ئەگەر خەڵکەکەی تو ئەمنیان بەرەکردن نەدابا دەلالەت لەوەی حب الوطن من الإيمان خۆشەویستنی زەوی خاک نیشتیمان بەشێکە لە باوەڕی ئیماندار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من قتل دون ماله فهو شهید هەر کەسێک بکوژێت لەسەر ماڵەکەی خۆی شەهیدە بە پلەی شەهادەت لە قەڵەم ئەدرێ لەبەر ئەوەی لە کوردەواری خۆشمان وتەیەک هەیە ئەڵێ ئەرز و ناموس زەوی و زار و نیشتیمان پێش ناموس کەوتۆ زۆر جار لە چێشکانی کۆمەڵایەتی شەگەر تەماشە بکەین ئەکرێ لەسەر کێشەی کۆمەڵاتی هەتا کوشتنیش زۆر ئاسایی سڵحێک بێ بەڵام لە داگیرکردنی زەوی برینێکی قوڵە قەت خاوەنەکەی لەدەست نادە و لە یادی ناچێتن لۆیە ئەوەی دوێنێکرا یعنی ڕۆژێکی ڕەشی ناشرینی دەسەڵاتی عێراق بوو بەرامبەر ئەو خەڵکەی کە لە کەرکووک دەژی و دووبارەکردنەوەی نیازەکەی خۆیان بوو ئەگەر دەسەڵاتیان لە بۆ بستە سەر لازمە بینی سەرخەت ما ئەگە سبەینێ لە کوردەکانی کەرکووکی ئەگە 100 کەس کوژرا کارەساتێکی زۆر گەورەیە بەنسبەت ملەتی کورد بەنسبەت جۆتیارانی کەرکووک زەوی و زارانەکە لێ زەوت کراینە ناتوانن جۆتەکانی خۆیان ببەنە سەر و جۆتیارەکان پاشەکشەیەکەن و بە شەڕ و لێدان دەریان ئەکەن بەڕاستی لازمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو سەرۆک کۆماری عێراق ئەبی بە زووترین کات بێتە سەرخەت لەبەر ئەوەی ئەو جۆتیارانە ئیمکانە مەشاکلی گەورەتر دروست ببی بینی ئەو جۆتیارانە و ئەو خەڵکێک کە لە کەرکووک ئەژین داواکارم لە هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بە زووترین کات بێنە سەرخەت و چاویان لەو جۆتیارانە بیتن کە جۆتیاری خۆیان بەڕێو بە نەک بە لێدان و شەق و تێهەلدان ئەوکارین لە حکوومەتی هەرێم چی دیکە ئەو بەزمە دروست نەبیتەوە خەڵکەکە هەر جۆتارێک بچیتە سەر ملک و ئەملاکی خۆی دەست بەکار بیتن بۆ ئەوەی بژێوی ژیانیان تەواو بکرێت و چ مەشاکل دروست نەبن.